میوانەکانی ماڵی خوا خوشک و برا بەڕێزەکانم داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبول بکا و سەربەرزی دنیا و قیامەتمان بکا. گومانی تیان نییە خۆشەویستەکانم هەموو ئەوەی کە هەمانە لە خودی خۆمان و لەو سەروەت و سامانەی کە هەمانە هەمووی مڵکی خوای پەروەردگارە، خۆمان و ماڵ و سەروەت و سامانمان هەمووی مڵکی خوای پەروەردگارە. چونکە ئێمە کاتێ لەدایک بووین خۆشەویستەکانم هەموومان بەڕووتی لەدایک بووین، بە گیرفان بەتاڵی لەدایک بووین. هەر کاتێکیش خوای گەورە ویستی لەسەر بێ لە چرکە ساتێکە هەموو ئەوەمان لێوەر ئەگرێتەوە و جارێکی ترمایە پوچ ئەبینەوە. جاخۆ ئەگەر خوا لە دنیا پارە و پولەکانمان لێ نەسێنێتەوە کاتێک لە ژیانین، دڵنیابن ئێمە ئەو بەجێ دێڵین، دڵنیابن ئێمە بەجێ ئەهێڵین. یعنی کە مردین ئیتر ئێمە خاوەن هیچ نیمان. جارێکی تر بەڕووتی ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و چەند مترێ قوماشێک، ئەو چەند مترە قوماشەش دوای چەند ڕۆژێک ئەڕزێت. کەوابوو خۆشەویستەکانم هەروەک چۆن هەژاری و نەداری تاقیکردنەوەی خوای پەروەردگارە، بە هەمان شێوە دەوڵەمەندی و هەبوونیش تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. خۆشەویستەکانم خوا تاقیمان ئەکاتەوە بزانم ئێمە لەو پارە و ماڵ و سامانەی کە هەمانە چەند یاساکانی خوامان جێبەجێ کردووە. ئافەرین بۆ ئەو کەسانەی کە لە ڕێگای حەڵاڵ و لەو ڕێگایانەی کە خوا بە دروستی داناوە سەروەت و سامان بەدەست ئەهێنن و ئەشزانن لەکوێیە و لە چی شوێنێکە و چۆن سەرفی ئەکەن. پاشان ئەبێ ئەوەیش بزانین خۆشەویستەکانم کە خوای پەروەردگار ئاگادارمان ئەکاتەوە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی بەقەرە ئایەتی 254 ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم. خوای تعالی ڕوەکاتە هەر هەمومان دانە بەدانە ئەم ئایەتە ڕوو لە من و تۆ هەموو مسلمانانە. خوای تعالی پێمان ئەفەرمێ ئەی ئەو کەسانەی کە ئیماندارن ببەخشن لەوەی کە پێتانمان بەخشیوە. یعنی هی ئێمەیە. خوای تعالی فەرمێ مما رزقناكم پێش ئەوەی ڕۆژێ بێتە سەرا من قبل أن يأتي يوم لا بيع فيه. کڕین و فرۆشتن نییە تۆ پارە بیت و بەهەشت بەدەست بێنی. لەو ڕۆژە ئەوە نییە. ئێستا لەم دنیاە ئەوە هەیە، بەس بیبەخشە و بتوانە بەهەشتی پێ بکڕە پێش ئەوەی ڕۆژێ بێ ئەوە نامێنێ. بەیع و کڕین و فرۆشتن نامێنێ. لا بيع فيه ولا خلة. خزمایەتی و دۆسایەتی و کوڕ و باوکی و ژن و مێردی و براوبرایی و ئەمانە نامێنێ هیچ. ولا خلة ولا شفاعة. واستەش دەور نابینێ. واستەش لەو ڕۆژە بە هیچ شێوازێک دەور نابینێ. والكافرون هم الظالمون. بەدبەختی و قوربەسەری بۆ ئەو کەسانەیە کە بێباوەڕن، بەڕاستی بێباوەڕان ستەمکارن. هەروەها خوای تعالی فەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت. ببەخشن لەوەی کە پێتانمان داوە، لەو ڕۆزیەی کە ئێمە پێتانمان داوە. هی ئێمەیە. ئیمڕۆ ئێوە تەنها میوانن بەسەرەوە لەژێر دەستانەیە وەکو ئامانەتێک. ڕەحمەت لەو کەسەی کە لەقەی باڵەخانەکەی خۆی ئەنووسێ کاتێ قات لەسەر یەک بینای ئەکا ئەنووسێ ئەمە الملك لله. یەکەم جا ئەنووسێ الملك لله باڵەخانەی فڵانە کەس. پێشا ئەنووسێ الملك لله من نییە، بەس ئەمڕۆ ئەمانەتە لەژێر دەستی منە ئەمە، بەڵام ڕۆژێتی ئەمە لەژێر دەستی منە نییە. من قبل أن يأتي أحدكم الموت. پێش ئەوەی کارێکێک لە ئێوە مردن بێتە سەرا ئەو کاتە چیەکە؟ فيقول ربي لولا أخرتني. ربي پەروەردگار هەر تۆزێ دوامت بخستایە، ماوەیەک دوامت بخستایە إلى أجل قريب فأصدق. ئەو کاتە حتا پێم بکرێ بە ببەخشم چاکە بکەم وأكن من الصالحين
ولا چاکەکاران بن بەڵام خوا مەجال لێدا خوای تعالی فەرمێ کەلا نەخێر إنها كلمة هو قائلها ئەوە تەنها وشەیەکە خۆی ئەیڵێ ئەگینا کە مەلائیکەی مەرگ هات چرکە ساتێک یەک چرکەیەک مەجال نادرێ بە هیچ شێوازێک بە هیچ کەسێک جا نیعمەتی خوایە ئەگەر کەسێ پێش مردنی مدەیەک نەخۆش بکەوێ تووشی نەخۆشی شێرپەنجە بێ تووشی نەخۆشیەک بێ بزانێت کە ئیتر ئەمرێ ئەوە نیعمەتە بەڕاستی ئەوە نیعمەتە چونکە مەجالێک هەیە بۆ ئەوەی کابرا شتێک بکە بەڵام هەندێک مردن هەیە براینە لە لەحزەیەکایە هات بە هیچ شێوێ مەجال نادا خەڵکمان بینی پارشێوی کرد هەڵسا بڕا بۆ مزگەوت هەڵسا ئەتر نەیتوانی دانشێتەوە ئیلا بەکەوتن نەبێ طبعا ئەوش نیعمەتە کە پارشێو بکاو بڕا بۆ مزگەوت بەڵام مەبەستم ئەوەیە کە چرکە ساتێکە ئیتر مەجال ئەوە نادرێ نەفەس بدە لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەگەر ئێمە مەلائیکەی مەرگ هات مەجالی ئەوەی تیا نییە ئێمە داوای مۆڵەت بکەین یا بڵێن یەک تۆزێکی تر ئەگەر ئەو هات ئیتر ئێمە خاوەن هیچ نیمان دای لە دەرگای ماڵەکەت تۆ مفلسی ئەگەر ئەم دنیاە هەر هەمووی هی تۆ بێ ئەگەر بنقەکانی ئەوروپات پڕ کردی بێ لە دەفتەرە دۆلاری نەوتەکان هەر هەمووی ئیتر تۆ مفلسی خاوەن هیچ نیت کە مەلائیکە هاتە دەم دەرگاکەت خاوەن هیچ نیت شای ئێران کاتێ مەلائیکەی مەرگ ڕووی تێکرد 30 دکتۆر بەسەریەوە بوون بۆ ئەوی چارەسەری بکەن 30 دکتۆر لە قاهیرە 30 دکتۆر بەسەریەوە بوون بۆ ئەوی چارەسەری بکەن لە بەین دەستی هەر سیانە گیانی کێشە یعنی بەدەسڵات نییە بە ئیمکانیات و پارە و پول نییە هەموو پارە و پولەکە کوان ئەو خاوەنێتینە مناڵەکانیشی نەبوون بە خاوەنی بۆیە بەڕێزان دڵنیاش بن ئەو لەحزەیە دێت دڵنیا بن دێت ئێستا سەعات بەرەو یەک ئەچێ دڵنیا بن چۆن ئەزانین دوای یەک دووە دوای دوو سێیە ئەمڕۆ حەوتەم ڕۆژی ڕەمەزانە سبەی هەشتەمە ئەمڕۆ جمعەیە و سبەی شەممەیە ئێستا مانگی چوارە و دوای ئەوە مانگی پێنجە ئێستا ساڵی 1443 کۆچی پێغەمبەرە کۆچکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوای ئەوە 1444 دێ ئێستا 2022 دوای ئەوە 2023 دێ ئاوا دڵنیاش بن مردن دێ بەڵام ئایا چرکەیەکی تر دقەیەکی تر سەعاتێکی تر سرەی تۆ دێ وەکو قیتار وایە تۆ لە مەحەتەیەکە چاوەڕوانی ئیتر کاتێکت زانی گەیشتە مەحەتەکە ئەبێ سوار بی مەجالی تیانە بڵێ من سوار نابم ئەبێ سوار بی جا بۆیە تا ئەو لە حەزاتە نەهاتووە خۆشەویستەکانم با بێینە خۆمانە ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی شخەیر ئەیگەڕێتەوە رضی الله عنه ئەفەرمێ ڕۆشتم بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ئەو ئاەتە دابەزی بوو ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر واتا خەڵکینە بەڕاستی کۆکردنەوەی ماڵ و پارەی دنیای زۆری ماڵ و پارەی دنیا مەشغوڵی کردن حتا مەرگ هات و ڕۆیشتن بۆ قەبرستان کاتی ئەم ئاەتە هات دابەزی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی ابن آدم يعني آدمیزاد ئەڵێ مالی مالی ئەڵێ پارەکەم پارەکەم بەم لایە پارەکەم بەو لایە پارەکەم هەر بە دوای پارە و هەر بە دوای ماڵی دنیاوەیە جاخوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وهل لك يا ابن آدم من مالك إلا ما أكلت فأفنيت أو لبست فأبليت أو تصدقت فأمضيت إمام مسلم 2958 أفرمي واتا آدمیزاد تۆ لەم دنیاە تەنها ئەوەی کە ئەڵێ ماڵەکەم هەر ئەوە ماڵی تۆ بووە ئەوەی کە خواردوتە ئەوەی کە کردوتەتە بەر ئەوەشی کە کردوتەتە خێر هەر ئەوە ماڵی تۆیە ئەگینا جگە لەوە هیچی ماڵی تۆ نییە هیچی ماڵی تۆ نییە ئێستا یەکێکمان لێرە ئەگەر مردن یەقەی گرتین خاوەن چین خاوەن چیت کاکە تۆ ئەدبەن بۆ قەبرستان ئەسڵەن سێشت شوێن تەکەوێ عەمەلەکەت یعنی ئەوەی لە دوای تۆ ئەمێنێتەوە پارە و مڵک و سار و سامان لەوە چه سیارەیەکت لە سیارەکان لەگەڵ تابێن بۆ قەبرستان یعنی بتمن بۆ قەبرستان و مناڵەکان تیش دڵنیا بە مناڵەکانت ئەمەنە پەلەیانە ئەو سنەتە تەطبیق ناکەن لەسەر قەبرستان کە بە قەدەری سەربڕینی حشترێک بمێننەوە گۆشتەکەی تەوزیعکەن کەسیان تەحمل ناکەن ئەم ئەڵێ تۆ بمێنەوە ئەوەڵێ تۆ بمێنەوە هەمووی پەلەیەتی بگەڕێتەوە یا طبعا بەخوای سیارە مڵکت پارەت هیچی ناخەنە ناو قەبرەکە تۆ کاتێکت تزانی بە تاق و تەنیا بەجەد دڵن لەگەڵ مەلائیکەی لێپرسیدەوەیە
لەگەڵ نەکیر و منکرە لە ئیتر پیاو بۆ ئەو ڕۆژە ئیش بکات. لا حول ولا قوة إلا بالله. بۆیە خێر و سەدەقەکردن خۆشەویستەکانم ئینسان پەلەی تیا بکە باشە. لە پەلەکردن لە خێر و سەدەقەیە سێ پلەی بەرزی مەزنت دەسەکەوێ، وەکو خوای تەعالا لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 134 باسیەکە، سێ پلەی مەزنت دەسەکەوێ. وسارعوا إلى مغفرة من ربكم، پەلە بکەن بۆ لای لێبوردنی پەروەردگارتان. وجنة عرضها السماوات والأرض، بۆ بەهەشتانێک پانتایەکەی ئاسمانەکان و زەویە. بۆچی ئامادەکراوە؟ أعدت للمتقين، بۆ ئەوانەی کەوا خۆپارێزەرانن، متقين ئەهلی تەقوان. ئەمە صفەتی یەکەم. الذين ئەهلی تەقوا کێن؟ الذين ينفقون في السراء والضراء، ئەوانەی کە لە کاتی هەبوونیە و لە کاتی خۆشیە ئەبەخشن و لە کاتی ناخۆشی و نەبوونیشە هەر ئەبەخشن، یعنی بە پێی توانە و ئیمکانیات کە خوا پیانی دابێ. ئەگەر هەیان بوو بە 100,000 و بەگڵا ئەبەخشن، ئەگەر نەشیان بوو خۆ بەخوا ئەتوانن بە 250 بە 1000 ببەخشن. والكاظمين الغيظ، و ئەوانش ئەهلی تەقوان کەچین کاظم الغيظن، کە قینی خۆیان ئەخۆنەوە لەبەر خاتری خوا، خەڵکێک زوڵمیان لێکە، خەڵکێک تەعدایان لێکە، خەڵکێک سەروەت و سامانیان ئەخوا. دوێنێ برادەرێکی دەوڵەمەند هەر خزمی خۆشمە تەلەفۆنی کرد، مامۆسا یعنی پارەیە زۆریان هەیە ماشاء الله، مامۆسا نازان پارەیەکی زۆرمان کەوتۆتە لای کەسانێک ئێمە هیچ دەسڵاتێکمان بەسەریانە نییە، یعنی مەسئولن پارە داوای پارە بکەین لەو چی هەریکێک بنێرمان کوژێ، ئەمان فەقیر حاڵ نوچ، یعنی لایەنی ئیمکانیەتی دەسڵات مادە هەیەە بەس دەسڵاتیان نییە. پارەیە زۆرمانیان داگیر کرد، ئازام چەند دەفتەریان داگیر کردە، ئایا زەکاتەکەی بدەینیان نەیدەین؟ ئابیری لێ بکەن و تەماشاکەن. ڕۆژێ دێ لەوانەیە کابراایەکی دەسڵاتدار دەست بگرێتە سەر مڵکەکە تا بیبێتەوە. يعني احتمال اوش دانا ام جيانا اواتاني بو شوازتاني. جاء اهلي تقواكين اواني بخشندن لكاتي هبوني نبوني لكاتي وخوغرن لكاتي كاتوشي ظلم مستميك ابن والعافين عن الناس والله يحب المحسنين. وخواي تعالى شاك كاراني خوشوي كوابو اواني كابخشن وبخشندن اتر هركي ببيت واناي خوي سي صفتي انت صفتي تقوى صفتي شاككاري وصفتي اويك خوا خوشياني بي حزناك لو انا بك خوا خوشتي قد دسمك لو ببيت وانا ببخشا ببيت وانا ببخشا خوي تعالى اقدار هل يكي وبيت وانا لسردمي صحابه كان هل يكي وبيت وانا في غمري خاص الله وسلم داواي لكن هل يكي وبيت وانا هل يكبو زوري هنا هل يكشبو كمي هنا منافق كان دانشتبون او انا منافق كاوات ما شاء كان منافق كان كاتيا كابرايا شتي زوري هنا وتي عاصي كتير ريابازيكا عاصي كتير ريابازيكا بلام كاتيا كابرايا شتي كمي هنا وبيت وانا خوي كردبو هنا برمالك هنا ابوي وتي ام خوا دوله منع ماشي اما بو دوله منع وغوركا او كزوره هنا علينا من ريابازا منافق اوايا بلام اوشي ككمي كينجا خوا لو دوله من ترى ماشي ام توزا يكاك توش ببخشه او كالريابازا واميش خوا پێویستی پێینێ ئەیدە تۆ شتێک بەخشە کە لە وەسەتی ئەوە بێ بەڵام خۆیان هیچ نابەخشن. زۆر جار تەماشا کە حتا ئەوانە ڕەخنە لە هەموو کەسێکن. زۆر جار کابرایە کە دێت 250,000 نابخاتە ناو سنووقی مزگەوتەوە سەیرەکەی ئەوان دەسەکەن بە ڕەخنەگرتن. کابرایەک ڕوا یارمەتی ماڵێکی فەقیر بدا ئەمان دەسەکەن بە ڕەخنەگرتن. بەردەوام ئەهلی نیفاق و دوڕووی ئاوانە. جا ئینسانی مسلمان نابێ گوێ بۆ ئەوانە بگرێ، گوێ بۆ فەرمایشتەکانی خوای پەروەردگار بگرە. پیغمبری خوا صلی الله علیه و سلم رمضان چون بوا امام بخاری امام مسلم ايجرنوا لابن عباس وافرمي كان رسول الله صلى الله عليه وسلم اجود الناس. پیغمبری خوا صلی الله علیه و سلم بخشندترین کس بوا هیچ کس یک نیه لم دنیای او نه پیغمبر صلی الله علیه و سلم بخشنده بی براینه والله پاره هاتو ببار آلتون هاتو بو پیغمبری خوا صلی الله علیه و سلم لدوای نوجینی مرو دستی کرده به دابش کردنی تا عصر یک درهمێکی بۆ خۆی نەیەڵاوەتەوە یەک دیرهەمێکی بۆ خۆی نەیەڵاوەتەوە ئەی ئەوە چی ئەتوانێ مەبکە کەس نایکە هەرکێ هەیە لەم زمانە چەندێک ئیمانی بەرز بێ بەشێکر بۆ خۆی جێئەتێڵێ ئەڵێ من شۆک و مسلمانان بەڵام ئەو هیچی بۆ خۆی نەیەڵاوەتەوە. و كان أجود ما يكون پیغمبری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە بەخشیندە بووە بەڵام بەخشیندەترینی کاتەکانی کاتی ڕەمەزان بووە في رمضان حين يلقاه جبريل عليه السلام وكان جبريل
يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن. إنسان كاتي كتشيت خزمتي بياو تشاكان كاتي كتشيت نيوجي جمعة كاتي كتشيت محاضرة سبحان الله إيماني برزة بيتو إيماني برزة بيتو كاتي جواز لقل كاتي كاني ترى أو كاتي زياتر أبخشي في غمري خواص الله وسلم كاتي جبريل هموش بك أهات خزمتي بيك وقرآن أنا خنا في غمري خواص الله وسلم أمن دبخشين دا أبو فلرسول الله صلى الله عليه وسلم حين يلقاه جبريل أجود بالخير من الريح المرسلة. باي تيشتان بيني وكذي لقل خويا هور ديني وخير وبركات ديني وباران ديني في غمري خواص صلى الله عليه وسلم لو باي تيجيش بخشين دا تربوا أو باي كهمو جيان لسر أو راوستاوا كباران أهيني في غمري خواص صلى الله عليه وسلم لو بايش تيج تربوا ابن عباس فرمي لخير كردنا لبخشين دية وبيج لأن خوش يسكان بخشين دية عادتي وعي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. دائما ناقن ببليكي زور برز حتى اوي حزي ليكي لو ببخشه بون منو تلا مالا بخارت هي قلات هي بسبنجيت هي دهزاريت هي بينجزاريت هي كاميان خود زور حزي ليكي الا ويان ببخشه هندي لاصحاب كان حزن للشيريني اكرد بدت حركات او شيريني انا بكر دا حزي كني داتك خوش زور حزي ليكي باق لوايان شيريني كي خوشه اي فرمو الا وببن كخوم زور حزي ليكم الا وبدنا دراوسي كان كخوم زور حزي ليكم. روجي كان أصحاب كاني في غمري صلى الله عليه وسلم دانشتبون أما يتدابزي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ألوي حزي ليكي صحابيكي في غمر صلى الله عليه وسلم أبو طلحين أبو باخيكي هبو شاكترين وخوشترين باخكاني مكبو لبرانبر مزقوتي في غمر بو صلى الله عليه وسلم باشترين باخكاني مدينة بو لبرانبر مزقوتي في غمر صلى الله عليه وسلم زور خوش وزور حزي ليكي في غمري صلى الله عليه وسلم زور جار أتشو ليه آويكي شيرين بيري كتابو آويكي شيريني هبو في غمري خاص الله وسلم لي أخوار وأنواع أشكال ميوي تابو. جاء أبو طلحة كاتي أم آياتي بيسات خزمت في غمر صلى الله عليه وسلم فرمي أي في غمري خوا من خوشويسترين مالم باخكي بيروحايا يعني ود بيروحا لدل ما زور خوشويسا زور خوشويسا جاء لبر خاطر أويك أخوا حزا كامل لو ببخشم كأخوم حزيلي كم أو من أو باخ كما وقف لبر خاطري خواي پروردگار او بخشيم لبر خاطري خواي پروردگار. جاء في غمري خاص الله وسلم فرمي به براستي قازان جيكي قورت كرت ام جاء في غمري خاص الله وسلم نصيحتي كرت كأوزياتر كسكارة كانت فقيرا آموزاو كسكاني خود بيبخشر وسر اوانو يكي بشكي كان بيبدا او شواي كرت اصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم منافسانا كرت او آياتانا او حديثانا ببوايا سرجي بجيانا كرت روجي كان في غمري خوا صلى الله عليه وسلم داوای مسلمانان کرد پارە کۆ بکەنەوە هەر یەکێوچی هەیە بە پێی توانە. عمر فەرمووی من هەموو جارێ ئەبوو بەکر پێشی من ئەکەوێ هەموو جارێ عمر ئەبوو بەکر پێشی من ئەکەوێ ئەمڕۆ فرسەتە من ئیمکانیاتی باشم هەیە ئەمڕۆ ئەبێ پێشی ئەبوو بەکر بکەوە بۆیە هەر زوو ئەڕاتۆ ماڵ ئەوەی کە هەیەی سەیرەکە حساباتی خۆیەکا و ڕێکنی ئەیکا بە دکتۆر نیمە ئەهێنێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتێو ئەی خاتە بەردەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر عەجایبی تێ زۆر بوو پارەکە فەرمووی عمر چی دیڵاوە تۆ بە ماڵ و مناڵت فەرمووی ئەی پێغەمبەری خوا ڕێک کردمەتە دکتۆر کوتێکم بۆ ئەوان جێڵا کوتێکم هێنا فەرمووی تۆزێکی پێچوو تەماشام کرد ئەبوو بەکر هات دایەتێ شانە و هەر هەمووی لە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دارە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکر تۆ چی دیڵاوە تۆ بۆ ماڵ و مناڵت فەرمووی خوا و پێغەمبەری خوام جێڵا هەر هەمووی هێنا لە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دای عەرز تەماشاکەن ئاخر بناینە خۆ شتەکە هەروە ئاسان نییە ئەبوو بەکر لە دوای پێغەمبەر یەکەم پیاوی ئیسلامە و هیچ کەسێکیش ناگاتە ئەو پیاوە کاتێک کەسی ئامادە نەبێ لە پێناوی خوا ئەوەی هەیە بیبەخشێ بەتەکید ناگا بەو پلانە ئیتر پلەیە عمر ئەبێ دووەم بێ و عوسمان ئەبێ سێیەم بێ و بە شەرتی عوسمان لە کاتی گرانیە هەزار باری هاتە ناو مەدینەوە لە کاتێکا کە مسلمانان نان نەبوو بیخۆن لە وەزعێکی زۆر زەحمەتا بوو ئەلەو کاتە تاجرەکان دەوریان لێدا وتیان عوسمان بڵێ با ئەوەنت بەیە توتیان 5% پێدەین قازانج یعنی ئەگەر هەرچەندێک مایەکەی بێ ئێمە 5% قانجازت پێدەین فەرمووی زیاترم پێدراوە وتیان 6% ئیتر هەر یەکێک و وەک مزایەدە لە ئەخیرا کردیان بە لە 100 وتیان لەمە زیاتر قازانج ناکا یعنی شتەکە یعنی زۆر گران بوو
فرمووی لەوەش زیاترم پێدراوە ئێوتیان کەس نییە لەوە زیاتر بدە فەرمووی خوای تەعالا یاک بە حەوسەتی پێداوم مسلمانان ئەمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای دابەشی کەنە سەر مسلمانانە هەر هەمووی 700 بار گرانی لە مەدینە نەما ئەصحاب ئاوایان نەکرد بۆیە ئەم پلانیان دەستکەوتووە بەو شێوازە ئەگەر ئەتەوێت ئەو پلە بەرزانت دەستکەوێ هاوڕێیان بە هەر یەکێوە پێی توانای خۆی ئەوەی خوا پێداوە لەنەوەی ئەمانە پیاوێلێک دروست بوو یەکێک لەوانە کوڕی ئیمامی حوسین بوو عەلی ناو بوو زەین العابدینی پێوترێ جوانکەرەوەی عابیدان ئەم پیاوە بەڕێزە لە مەدینەیە 100 ماڵی فەقیر هەبوو زۆر فەقیر حاڵ بوون هەموو ڕۆژێک خواردنیان ئەهاتە بەردەم حەوش دائەنرا و شەوان یعنی هەموو شەوێک نەیان ئەزانی ئەم پارەیە ئەم ماڵە هیچیەیە ئەنی ئەم خواردنە لەکوێوە تێ هەموو شەوێ ئەو ماڵە فەقیرانە خواردنەکەیان ئەکراوە ناو بوخچەیەک و لە بەردەم ماڵەکەیانە دائەنرا بەیانی هەڵەسان بۆ نوێش تەماشایانەکەت خواردنەکە دانراوە ئیتر نەیانزانی ئەمە کێیە نەیانەزانی شەوان ئەهات دوای ئەوەی کە زەین العابدین عەلی کوڕی ئیمامی حوسین وفاتی کرد تەماشایان کرد هەر ئەو ڕۆژە کە ئەو وفاتی کرد تەواو نەما زانیان ئەو بووە کاتێک کە شۆردیانەوە تەماشایان کرد بان پشتی ڕەشۆ بۆتەوە ئەوەندە فەردەی داوەتە تایشانە خۆی ئەیبرد نەیشێدا بە کەسی تر خۆی ماڵ بە ماڵ ئەیبرد لە بەردەم ماڵەکانەدایەنا ئەهلی مەدینە ئەڵێن لەو ڕۆژ تا ئەو ڕۆژە نەمانەزانی سەدەقەی سڕ چۆنە تا عەلی کوڕی حوسەینی کوڕی ئیمامی عەلی وفاتی کرد ئەو کاتە زانیمان سەدەقەی سڕ چۆن ئەکرێ کە یەک کەس پێی نەزانی تا وفاتی کرد سیرکن برا بەڕێزەکانم ئەگەر بتەوێ قیامەت لە قیامەتە لەگەڵ ئەوانە بی ئەبێ وەکو ئەوان بی هەوڵدەی وەکو ئەوان بی ئیتر بە پێی توانای خۆت بە پێی ئیمکانیاتی خۆت شەیتان زۆر جار دێت ئەمان خەڵەتێنێ دوو فلسمان هەیە وازانین ئەمە لە باو باپیران و بۆمان ماوەتەوە نازانین ئەمە ڕۆژێ ماتینە دنیا هەر ڕوت و قوت بووین هیچمان نەبوو شەیتان ئەڵێ کاکە ئەگەر بیبەخشی ئاخر بەش نامێ کێ ئەڵێ زروف کرا کێ ئەڵێ معاشی ئەم مانگەی تر تێ کێ ئەڵێ زروف وا نابێ کێ ئەڵێ وەزعەتێک ناچێ ئیتر ئەترسێنە بۆ ئەوەی خێر نەکەی الشيطان خوای تعالی فەرمێ يعيدكم الفقر ويأمركم بالفحشاء بەڵام خوای تعالی والله يعيدكم مغفرة منه وفضلا بەڵام خوای تعالی ئەفەرمێ ببەخشە ئەبەخشم پێت مەترسە بەو بەخشینەی تۆ لەوانەیە ئەمن و ئاسایش لە وڵاتە زیاتر بەرقەرار بێ لەوانەیە دڵی دەسڵاتداران زیاتر نەرم ببێ ئەگەر ئێمە ملەتێکی بەخشین دەبین خوای تعالی زیاتر ڕەحمان پێکە والله براینە کار بەدەستان لە دڵیان لە بینی دوو پەنجەی خوای پەروەردگارایە ئەگەر ملت باش بێ باشە بن والله ئێمە ئەم مانگی ڕەمەزانە بگەڕێنەوە بۆ لای خوا چاومان لە فەقیر و هەژاران بێ والله بەدەستی خۆیان نییە کاتێک ئەزانی خێر و بەرەکەت ئەڕژێن نەسەر ئەم وڵات بەڵام ئەگەر ئێمە خراپ بین بەرامبەر بە یەکتری ئێمە بێبەزایی بین ئەوانیش دڵڕەقە بن و دڵیشان لە بینی دوو پەنجەی خوای پەروەردگارایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سێ شتێ من سوێنی لەسەر خۆم سێ شتێ سوێنی لەسەر خۆم يعني صد يتدي قد ما نقص مال عبد من صدقة هرگيز پارە كم ناكا بخير كردن تو اگر براسي خير بك وصدقة بك دڵنیا بە ساڵی داهاتوو تەماشاکەی زیاتر تێکەمتر نییە ئەوە وعدی پێغەمبەر صلى الله عليه وسلم ولا ظلم عبد مظلمة صبر عليها إلا زاده الله عزة هر کەسێ ظلمێکی لێ بکرێ لەبەر خاتری خوا بتوانێ حەق خۆی بکاتەوە خۆ هەموو کەسێ ئەتوانێ حەقی خۆی بکاتەوە کاتێ بگاتە ئەو پەڕ بەڵام ئەڵێ خوایە لەبەر خاتری تو من ئەوە لەبەر خاتری تۆ سەبرم گرت ئللا خوا سەربەرزیەکە قەت هیچ کەسێ یعنی خەڵ ناتوانێ بیداتە زەویە ئەگەر خوا نەیداتە زەویە سێمیش خۆشەویستەکانم هەر کەسێ ولا فتح عبد باب مسألة إلا فتح الله عليه باب فقر هەر کەسێ دەرگای سوال بۆ خۆی بکاتەوە هەر کەسێ دەرگای سوالی کرد و دەستی کردە سوالکردن و موشە لەم ماڵ و لەو ماڵ و لەم کەس و لەو کەس ئەوە ئیتر دەرگای فەقیری هەژاری ئەکرێتەوە خۆ لەوانەیەکێ بڵێ سوالکەری وا هەیە بە ملیۆنی هەیە ئێمە ئەڵێن ئەو ملیۆنە هیچ قیمەتێکی نییە چونکە بەکاری نایەنێ هیچ قیمەتێکی نییە مولکی خۆی نییە باهەشی بێت چونکە ئیسفادەی لێ ناکات دەوڵەمەند ئەو کەسەیە کە دڵی دەوڵەمەند بێ يا ربي خويا بخاطر ناو جوانكاني خذ رحمة بيبكي هداية من بدي نور إيمان بخيت الضلكان مانو يا ربي دا مزرعة ممكن سر دين دالتي لسر إسلامتي يا ربي إصلاحي حال من بكي
يا ربي خوايا لو كسان بين كوا لبر خاطري تو ابخشين لبر خاطري تو صبر اجرين يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كان يخذ رحم بدايك وباوك وبراو كشكو كسكار من بكي يا ربي رحم بمردوكان من بكي رحم بباو بابيران من بكي يا رب العالمين يا ربي خوايا شفاينا خوشكان من بدي كردستان لبلا مصيبت بدور بقري كاربدساني صالح بكي يا رب العالمين دات برور بكي يا ربي امن واسايش لنا ولات معنا بالقرار ببي يا ربي خوايا خوشي وهرزاني لولات معنا قرار ببي رمضان بكيت رمضاني خوشي وهرزاني يا رب العالمين آمين. مسلمان بالرزا كان يمتشي واجب لسرمان وكو مسلمان لما نجي رمضان لما نجي رمضان اوي كالضروره واجب لسرشان ما نخوش يسكان من تشاو من لهجاران بي تشاو من لبي باوكان بي تشاو من لبي وجنكان بي بزي من بيانا بيتو خوش يسكان بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي منه او كسي كوا كفالتي يتيمك كالا بهشتا اواينا يعني بيك واتشينا بهشتوا او كساني كسرپرشتياري يتيم كانن اوا بيك واتشينا بهشتوا با چاو من لبي باوكان بي با چاو من لوانا بي كباوك نيه نازيان بكيشي مرجنيه باوكيان مرد بي باوك نيه نازيان بكيشي بي نازم با چاو من ليان بي اقام من ليان بي هروها في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي او كسي الساعي على الارملة والمسكين كالمجاهد في سبيل الله او كالقائم او القائم الليل الصائم النهار فرمي او كساني كوشش اكن كهاوكاري بيوجنو فقير وهجاركان اكن براسي اوانا وك او كسانوان لبيناو خوا لسنگركانا ببردوامي خريق غزا كردبن بو اوي ديني خواس سربرز بي بو اوي ديني خوا برز بي يعني وكو كسيك وانا بردوام حموج يعني بروج بشوان شونيوجيه كحتى بياني اجري او كسي هي او كسي بو خوي شونيوجيه كا وبروجها بروج بس استفاده بخويا يعني بلام او كسي كواب زي بفقير وهجاركانا ديتو بباوكو بوجنكانا ديتو او براسي او كوملقا باريزي چونك اگر بيوجنيك امكانياتي نبي الرقاي خرافك ريتبر اگر مناوريكي بيباوك اواني نبي يعني جيان بواتسر اويش رقاي خرافك ريتبر اگر هجاركان ايما تيري نكين اواني اهلي حيانا وامكانياتي هي براسي هجار رقاي خرافك ريتبر كوملقا بمعنى فساد به بويا في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي با ايما خو من دسمان بسريانو بين نيلين كوملقا كمان تيك بچي جال برأوا اقاتن لفقير وهجار كان بي فقير وهجارش اوني وايس لدشتو واستاوى تشاوروانا بونيوجنات وتشاوروانا وطمان السلام عليكم مسلمان فريان كون من عباده بو من حالم خرافه ونخوش في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي او مسكين نيه مسكين او كسني اقري شرمينا ما داوى لامكاو داوى لاوكاو دس لاو بانكاتو او دسيه كفيه ترسد لاو نبي زكاتي خوتش بوجوره كسانه مدى خيري خوتش حتى اتواني مقر حات درقاي في اللي قرتي اشتيك بيت دسيوه اجينا او خير نيه لراسيتو ناي ناسي لو انا جردبه لو انا دزبه كان هيك مان بيني لمزقوتي حاجي مدحد يك ابو عبايه كده وسري اوا جا كاميرا كان هبوا لنا مزقوت لا كاميرا كده نشتم دعاء وي خلق قدر شو لمزقوت رويشت او د سكانو درچو سير مانك پنتور يكابو على بلا گنجيكو عباكي خسنا علاقه كل داور رويشت جاري وايا كسكي اوايا جاء بيدا بكسانك مستحقا وبيع الناس ولا خزمي خط شو دسي بيبكا لا خزم مكاني خطو دسي بيبكا دعاء وهندي الرخراو هي خوش يسكانم تشجيع قرآن كان قرآن وسنة جاء دين لنا ولاتنا من ابراهيمها مش تتيكتش واو رخراونا كيش كسيار متيان نادا كمنالو مالو مناري اما باريزن براسي زور دل خوش هجان جاي ابي سينو 10,000 كاس حافظ قرآن او انا كاس حديثي في غمري لبركت او انا او رخراونا كخريكي او ايشانا براسي حقي ما تشاو مال ليان بي او انا كاري لك كان براسي هاوكارا بو همو اواني تركا حزل تشاكسازيه كان لولاته